الحمد لله صلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لتفسير سورة السجدة قيشتنا آياتي بستو يك كخواي قورا هر لسرنجامي كساني تاوانبار وخرابكار دا دفرمت كالآياتي رابردو دا خواي قورا فرموي سرنجامي إنساني إيماندار وكافر وەکو یەکنین. طبعا ئینسانی ئیماندار بۆ بەهەشتە، ئینسانی کافریش طبعا شوێنەکەی دۆزەخە و لە دۆزەغ نایەتە دەرێ. هەر کاتێکیش بیەوێ لە دۆزەغ بێتە دەرێ، مەلایکەتەکان جارێکی دیکە هەڵی دەدەنەوە دۆزەخ لەبەر ئەوەی ئەو کەسە لە دنیادا ئاگر و قیامەت و دۆزەخی بە درۆ زانیوە. جا خوا دەفەرمێت وَلَنُذِيقَنَّهُم مِّنَ الْعَذَابِ الْأَدْنَى دُونَ الْعَذَابِ الْأَكْبَرِ وَلَنُذِيقَنَّهُم، یعنی سوێن بەخوا و بەبێ گومانی پێیان دەچێژین، تووشیان دەکەین، بەسەریان دێنین مِنَ الْعَذَابِ الْأَدْنَى، سزایەکی نزیک و وەک لە پێشتر لە قیامەتێ، دون العذاب الأكبر، جیاواز لە سزا گەورەکەی ناو ئاگر، لعلهم يرجعون، بە ئومێدی ئەوەی پەشیمان ببنەوە لەو خراپە و خراپەکاریەی کە دەیکەن. وَلَنُذِيقَنَّهُم، سوێن بەخوا و بەبێ گومانی پێیان دەچێژین، تووشیان دەکەین من العذاب الأدنى، سزایەکی نزیکتر کە مەبەستی سزای دنیایە، جا کوشتنە، ئەسیرکردنە، گرانیە، نەخۆشیە، ناخۆشیە، بەڵاو موسیبەتێکە کە ئینسان دەخاتە ناڕەحاتیەوە. دون العذاب الأكبر، جیاواز لە سزا گەورەکەی قیامەت کە ئاگرە، لعلهم يرجعون، بە ئومێدی ئەوەی ئەوان بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە، یان واز لەو خراپە و خراپەکاریەی بێنن. ئەگەر سەیرێکی ئەو ئاەتەی کەین، طبعا تەفسیرێکی دیکە یا ڕەئیەکی دیکە دەفەرمون مەبەست لە سزای لە پێشتر یا سزای سووکتر مەبەستی قەبرە. ئینسانی کافر کە دەمرێ، لەو کاتەیەوە کە دەمرێ طبعا سزای گۆڕی لەسەرە، کاتێکی زیندوو کرایەوە لێپرسینەوەی لەگەڵ کرا، ئەو کاتە دەخرێتە ناو ئاگر. هێندێکی دیکەش لە مفەسیرین دەفەرمون نا، عەذاب الئەدنا، سزای نزمتر و سووکتر مەبەستی سزای دنیاییە. کەسی کافر جاری وایە خوای گەورە سزاکەی بۆ قیامەتە هەڵناگرێ، هەر لە دنیادا تووشی ئەوەی دەکا بۆ خۆی بکوژرێ یا کەسێکی بکوژرێ، بەدیل بگیرێت، یان تووشی گرانی ببێ، یا تووشی فەقیری ببێ، یا تووشی نەخۆشی ببێ. بەڵام زۆر جار ئەو بەڵا دنیاییانە بۆ ئینسانی تاوانبار و خراپەکاریش دەبنە زلەی میهرەبانی. خوای گەورە کە تووشی بەڵای دەکات، تووشی ناڕەحاتی دنیایی دەکات، بۆ ئەوەیتی بەشکم بەهۆی ئەو ناڕەحاتیانە بەهۆش خۆی بێتەوە. فعلا زۆر کەس هەیە لە کاتی موسیبەت و بەڵادا، وەک دەڵی بۆی دەردەکەوێت کە دەسەڵات و هێز تەنها ئیخوای پەروەردیگارە، لە ناڕەحاتی و لە ناخۆشیدا قەناعەت و ئیمان بە خوای پەروەردیگار دێنێت و دەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە. بۆیە سزای دنیایی بۆ ئینسانی کافریش زۆر جار ڕەحمەتە و زلەی میهرەبانیشە. خوای گەورە بۆیە تووشی ناڕەحاتیەکە و ناخۆشیەکەی دەکات بەشکم تەوبەی بکات و پەشیمان ببێتەوە. و بەنسبەت ئیمانداریشەوە طبعا ئەوە قسەی تێدا نییە کە هەموو ناڕەحاتیەکی دنیایی لە دوو حاڵەت بەدەر نییە. یا ئەوەتە کەسەکە هەڵەیەک کەم تەرخەمیەکی کردووە، خوای گەورە بەو ناڕەحاتیانە دەیەوێت پاچی کاتەوە و خاوێنی کاتەوە، هەر قازانجت کردووە. یان ئەوەتە خوای گەورە زۆری خۆش دەیەوێت مەرتەبە و پلەت لای خۆی لە بەهەشدا بەرزتر کاتەوە بەهۆی ناخۆشی و ناڕەحاتیەکان، لەو حاڵەتەشدا هەر قازانجت کردو. بۆیە حەدیثەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمێت عجبا لأمر المؤمن إن أمره كله له خير، دەفەرمێت سەر بسوڕماوە لە ئیشی ئینسان ئیماندار، هەرچی بەسەری دێ خوای گەورە هەر بۆی بەخێر تەواو دەکا. ئەگەر تووشی ناخۆشی دەبێ چ دەکا؟ سەبر دەگرێ و فەکانە خەیڕەن لەهو. و ئەگەر تووشی خۆشی دەبێ سوپاسی خوا دەکات، ئەوەشی هەر بۆ بەخێر بۆ دەنووسرێ. بەڵام بۆ ئینسانی بێباوەڕاگاتان لێی بێ، ئەگەر خوای گەورە تووشی ناڕەحاتی کرد، تووشی ناخۆشی کرد، بەو ناڕەحاتی و ناخۆشیە تەوبەی کرد و پەشیمان بوویەوە، ئەوە نیشانەی ئەوەیە کە خوای گەورە خێری بۆی ویستووە. بەڵام ئەگەر کەسە خراپەکارەکە بەو ناڕەحاتیە دنیاییە تەمبێ نەبوو، نەگەڕایەوە،
ئەوە دەبێ یەقینت هەبێ سزای قیامەت و دوا ڕۆژ و ناو قەبری زۆر لەوەی دنیا سەختترە. خی گەورە بە سزای دنیایی هیچ لە سزا و ناڕەحەتی کەسی خراپەکار و تاوانبار و بێباوەڕ کەم ناکاتەوە. ئەو یاسای کە ناخۆشیەکانی دنیا دەبنە کەفارەت بەس بۆ کەسێکە کە ڕازی بێ بەیشی خی گەورە و کەسێکە ئارامگر بێت. دەنا ئینسان ئەگەر بەیشی خی ڕازی نەبێ لە دنیاشدا تووشی ناڕەحاتی بووی هیچ شت پێ ناکرێ و لە قیامەتیشدا لەسەری سزا دەدرێت. جاخوای گەورە لێرە باسەکە باسی کافرانە هەدە فەرمێت وەلە نوذیقەنەهم سوێن بەخوا و بەبێ گومانی پێیان دەچێژین من العذاب الأدنى لە سزایەکی نزیک و دنیایی دون العذاب الأكبر جیاواز لە سزا گەورەکەی قیامەت لعلهم يرجعون بە ئومێدی ئەوەی بگەڕێنەوە بۆ لای خوا یان لەو خراپە و خراپەکاری کە تێیتا بوون بگەڕێنەوە پەشیمان ببنەوە. واضحە؟ ئاەتی دووەم دەفەرمێت ومن أظلم ممن ذكر بآيات ربه. طبعا شێوازی پرسیاری بەکارهێناوە خوا دەفەرمێت چێ لەو کەسە ستەمکارترە کە ئامۆژگاری دەکرێت بە نیشانەکانی پەروەردیگاری و ثم أعرض عنها پاشان پشتی تێدەکا. بەڵام هەموو مفەسرین دەفەرمون ئیستیفهام لێرە ئیستیفهامی ئینکاریە یعنی بە معنای نەفیە یعنی هیچ کەس لەو کەسە ستەمکارتر نییە کاتێک کە بە ئاەتەکانی خوا ئامۆژگاری کرا لە جیاتی ئەوەی سەری نزم کات و دڵی نەرم بێت و وەک دەڵێ مەتح و ستایشی ئەو کەسە بکا کە ئامۆژگاریەکەی کردوون و کە ئاەتەکانی بەسەردا خوێندونەتەوە ئەعرەض عنها پشت لە ئامۆژگاریەکان دەکا. لە چەندان شوێندا خی گەورە کە باسی ئەو کەسانە دەکات کە ئاەتی خوایان بەسەردا دەخوێندرێنەوە یان نسحەت دەکرێن بەڵام لە نسحەتەکەی پشت هەڵدەکەن لە ئامۆژگاریەکەی پشت هەڵدەکەن تەکەبور و خۆبەزلزانین دەیانگرێ عینادی دەیانگرێ ئەوە خوا لە شوێنی کە بەهرە بەدبەختەکە ويتجنبها الأشقى لە سوورەتی عەلادا خوا دەفەرمێ خۆیان بە دوور دەگرن لە ئامۆژگاریەکان ئەوانەی کە لە هەموو خەڵکی بەدبەختترن و ئەوەشی کە بەدبەخت بێ سەیەصڵا نارا لەمە دوای ئەوەی کە لە دنیادا نەما دەخرێتە ئاگر. بۆیە لەو ئاەتەدا دەفەرمێت ومن أظلم ممن ذكر بآيات ربه چێ لەو کەسە ستەمکارترە کەس لەو کەسە ستەمکارتر نییە ئاوایە کە ذكر بآيات ربه ئامۆژگاری دەکرێت بە نیشانەکانی پەروەردیگاری ثم أعرض عنها پاشان پشتی تێدەکات و ئامۆژگاریەکان جێبەجێ ناکە. خوا دەفەرمێت چی؟ إنا من المجرمين منتقمون بێگومان ئێمە لە تاوانباران تۆڵە دەستێنینەوە. یەکێک لە تاوانەکان چییە؟ ئەوەی کە ئاەتی خوات بەسەردا بخوێندرێتەوە فەرمودەی پێغەمبەرت بەسەردا بخوێندرێتەوە صلی الله عليه وسلم لە جیاتی ملکەجبوون بۆ ئامۆژگاریەکەی بۆ قسەکەی ئینسان عینادی بیگرێت و وەک دەڵێ لەسەر ڕێی خۆی سوور بێ یا بزانی هەڵەی بەڵام هەر پەشیمان نەبیە و هەر تەوبە نەکەی کە بەداخەوە هەم بەرزنێ ئیلا کەسە کە ئاەتی بخوێنێتەوە هەر کەسێک نسحەتی کردی قسەی دڵسۆزانەی بۆ کردی ئەگەر گوێت لێ نەگرت و لە بەرامبەریدا عینادی گرتتت ئەوە سیفەتی ئینسانی ئیماندار نییە بەڵکو ئەو کەسە لە هەرستەمکارەکانە. ومن أظلم ممن ذكر بآيات ربه هیچ کەس لەو کەسە زاڵمتر و ستەمکارتر نییە کە ئامۆژگاری دەکرێت بە نیشانەکانی پەروەردیگاری ثم أعرض عنها پاشان پشتی تێدەکا یعنی ئامۆژگاریەکەی وەرناگرێ إنا من المجرمين خوا دەفەرمێ بێگومان ئێمە لە تاوانباران منتقمون تۆڵە دەستێنینەوە. ئەو جار خوای گەورە باسی مەشهەدێک لە بەسەرهاتی موسا پێغەمبەر دەکات بۆ پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت وەلەقەد ئاتەینا موسى الكتاب سوێن بەخوا ئاتەینا بەخشی بوومان پێشتر بە موسا کتێب کە کتێبەکەی ناوی چی بوو؟ تەورات. سوێن بەخوا بەخشی بوومان دابوومان بە موسا تەورات. طبعا تەورات کتێبی خوای گەورەیە قورئانیش کتێبی خوایە وایە موسا تەوراتی پێبوو ئەتۆش تەوراتت پێیە فلا تكن في مرية من لقائه فلا تكن يعني تو فلا تكن في مرية تو هیچ گومانێکت نەبێت تۆ لە گومان دامە بە من لقائه أو من لقائه کۆمەڵێک تەفسیری هەنا یەک لە تەفسیرەکان ئەوەیە دەڵێن هیچ گومانێکت نەبێت لەوەی کە تەورات گەیشتووە بە موسا لە گەیشتنی تەورات بە موسا لەوە کە موسا تەوراتی بۆ هاتۆتە خوارێک گومانت نەبێ تەورات بایەستاش دەستکاری کرابێ جوولەکە دەستکاریان کرد بێ لە ئەسڵدا تەورات کتێبی خوایە
خوای گەورە داویەتی بە موسا تۆ هیچ گومانێکت لەوە نەبێ ئەوە یەک لە تەفسیرەکان تەفسیرێکی دیکە ئەوەیە دەفەرمێت فەلا تەکون فی میریەتین من لقائه تۆ هیچ گومانێکت نەبێ لەوەی کە موسا لەگەڵ خوادا لیقای کردووە لەگەڵ خوادا دیداری کردووە خوای نەدیوە بەڵام گفتوگۆی لەگەڵ خوادا کردووە چەند جارێک ها جاری یەکەم کە بووە بە پێغەمبەر جیبریل نەیکردووە بە پێغەمبەر ڕاستەوخۆ خوای گەورە قسەی لەگەڵ کردووە یا موسا ئەی موسا ئەوەی بکە و ئەوەی بکە چەند جارێکی دیکە لە چێوی طور موسا لەگەڵ خوای پەروەردگاردا دیداری هەبووە تەفسیری دووهەم تەفسیرێکی دیکەی ئەوەیە ئەی محەممەد صلی الله عليه وسلم هیچ گومانێکت نەبێت کە تۆ دەگەی بە موسا دەگەی بە موسا لەکوێ پێی دەگەی فعلا موسا لە ئیسرا و میعراجدا پێغەمبەری ئێمە موسای بینی یان نەیبینی بەڵێ بینی و ئەو پێغەمبەرەشی بۆ معلوماتان کە کاتی خۆی بە پێغەمبەری ئێمەی گوتووە بڕۆ تەکلیف کە لە خوات با نوێژەکانتان بۆ کەم کاتەوە تەمان یەکەم جار 50 نوێژ واجب بووە وایە موسا پێغەمبەر سەلامی خوای لێبێ بە پێغەمبەرمانی گوتووە ئەمن لەگەڵ ئومەتەکەی خۆم تەجروبەم هەیە ڕۆژە دوو نوێژیان لەسەر واجب بوون نەیان کردووە و بە زەحمەت کردویانە 50 نوێژی چۆن دەکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هێندێک لە ڕیوایەتدا دەفەرمێت 9 جار گەڕاوەتەوە هەر جارەی خوای گەورە 5 نوێژی کەم کردوونەتەوە تا گەیشتۆتە سەر 5 دواتر فەرموویەتی ئەو 5 کەمتری نییە بەڵام هەر کەسێک 5ەکەی بکە خێری 5 بۆ دەنووسم موسا جارێکی دیکە بە پێغەمبەری گوتووە بڕۆ تەکلیفکەوە بەڵام فەرمێتی ڕووم نایە وەک دەڵێ هیچ کە ناتوانم تەکلیف بکەمەوە لە خوای پەروەردگار قەستم دەکرێت تەفسیرێکیان ئەوە بێ گومانت نەبێت لەوەی کە تۆ لە ئاسمانەکاندا و لە بەیت المقدسیش طبعا موسای دیوە پێغەمبەرانی دیوە لە ئاسمانەکانیش پێغەمبەرانی دیوە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم و لە قیامەتیشدا دەیان بینێ تەفسیرێکی دیکەی ئەوەیە فەلا تەکن فی میریەت من لقائه یعنی هیچ گومانێکت نەبێ لەوەی کە قورئان کەلامی خوای پەروەردگارە گەیشتووە بە تۆ هەروەکو چۆن تەورات گەیشتووە بە موسای چۆن لە تەوراتدا کە بۆ موسا هاتووە گومانت نییە لە گەیشتنی قورئانیش بە تۆ گومانت نەبێ بۆی کە بتپەرستەکان دەڵێن قسەی شاعریە و بۆ خۆت نووسی و تەوشێ فێری کردووی ئەو قسانە هیچ نین بەوەی مەکەوە قەلەق و دوودڵیەوە وجعلناه هدى لبني إسرائيل وجعلناه إما جرامان موسى سلامي خوای لەسەر بێت یان تەورات بە هودا بە پیشاندەر و ڕێنمونی کرد بۆچێ لبني إسرائيل بۆ نەوەکانی ئیسرائیل ولقد آتينا موسى الكتاب سوێن بەخوا بەخشیمان ئێمە بە موسا ئەو کتێبە کە تەوراتە فلا تكن في مرية من لقائه فلا تكن يعني تومبا في مرية لهيج جمانك دا من لقائه لقيشتني جا لو هاي طبعا خلاف هي لقيشتني قرآن بتو هر راستا دكريب لين لقيشتني تورات بموسى سلامي خوای لەسەر بێ هەر ڕاستە لەگەیشتنی تۆ بە موسا هەر ڕاستە هەموو ئەوەکان هەر ڕاستن وایە لەگەیشتنی وەک دەڵێ تۆ بە پێغەمبەرانی دیکە لە قیامەتێ دیسان هەر ڕاستە و هەر دروستە مهم کوردیەکەی ئاوایە فەلا تەکن فی میریەت من لقائی تۆ هیچ گومانێکت نەبێ لەگەیشتنی قورآن بە تۆ تەورات بە موسا سەلامی خوای لەسەر بێ یان لەوەی کە موسا بەخوا گەیشتووە یا ئێوە لەگەڵ موسا بە یەکتری دەگەن وجعلناه هدى لبني إسرائيل ئێمە موسامان یان تەوراتمان کردە چی کردە ڕێگانیشاندەر و ڕێنمونی کرد بۆ بەنو ئیسرائیلەکان واضح حیاتەکەوانە مەبەستم مەبەستەکە دەنا وشەکە تەفسیری وشەکەی لقا یعنی گەیشتن بەس گەیشتنی چی بەچی ولقد آتينا موسى الكتاب سوين بخوا إما بخشيمان بموسى كتاب فلا تكن في مرية من لقائه تو هيج جمانك النبي لوي كقرآن بتو جيشتوا يا توراة بموسى جيشتوا يا موسى بخوا جيشتوا يا تو بموسى دقي يان لقيامته پیغمبران بيكتري دقن وجعلناه جراو مان التوراة يان موسى سلامي خوي لسر به هردو شي الراست طبعا هم موسى بو خوي رقا بشان دربو هم توراة كشي بريب رقا بشاندر بو بنو إسرائيل كان أو جار خواد فرمي وجعلنا منهم جراما لناو بنو إسرائيل كان دا أئمة كسانك بپیشوا بپیشنك كأو پیشنگان إشيان سيبو يهدون بأمرنا رين مني خلچان دا كرد بفرماني إيما نك بويستي خويان بحزي خويان رين مني خلچان دا كرد بو لاي فرماني إيما بو لاي كتابي إيما بو لاي پیغمبري إيما
بەڵام کەی کردمانن بە ئیمام چێ دەکرێت ببێ بە ئیمام چێ دەکرێت ببێ بە قودوە لەمما سەبەر و کاتێک ئارامیان کرد بۆ معلوماتتان تەبەن ئەوەی بوو بە پێشەنگ لە کاری چاکەدا زۆرترین زەحمەت و ناڕەحەتی ڕوبەڕوو دەبێتەوە هەم لەلایەن تەبەن ناحەزانی دین و زۆر جاریش لەلایەن کەسە نزیکەکان و شوێنکەوتوانی خۆشی جاری وایە تووشی ئەزیەت و ئازار و ناڕەحاتی دەکرێت بۆیە ئەوەی کە ئیمامە تەبەن ناڕەحاتی و مەشاکیل زۆرتر لێی نزیکە بۆیە پێویستی بە سەبری زۆرترە ئەوە یەک و دووهەم کەسێک بەتەمای ببێتە قودوە پێشەنگ لە هەر کارێکی باشەدا ئیلا دەبێت ئیستیعدادی ئەوەی هەبێ بەرگەی ناڕەحاتی بگرێ بەرگەی ناخۆشی بگرێ جا ناخۆشیەکان هەندێک جار دەگونجێت جەستەیی بن سەیری تاریخی پێغەمبەران کە سەلامی خوایان لەسەر بێ لە هەموو تاریخی پێغەمبەراندا تەنها و تەنها سلێمان پێغەمبەرمان هەیە وەکو مەلیک ژیاوە وەک دەڵێ دەستی بەشەری نەگەیشتۆتێ لە ئەزیەتدان و لە ناڕەحەتکردندا دەنا پێغەمبەرانی دیکە سەلامی خوایان لەسەر بێ وەرە کامیان هەیە دەربەدەر نەکرابێ ئاوارە نەکرابێ بریندار نەکرابێ شەڕی لەگەڵ نەکرابێ تا کارگەیشتۆتە ئەوەی کە چەندان لە پێغەمبەرانی بەنو ئیسرائیلی بە مشاری ڕەک ئاسن دوولەتیان کردوونە لێکیان هەر ڕێک جەستیان بە زیندوی لێکزیا کردوونەتەوە بەس لەبەر ئەوەی قودوە بوون بەس لەبەر ئەوەی پێشەنگ بوون کەسێک ئیماندارێکی ئیماندار بێ بۆ خۆی علاقەی کەسی نەبێ ڕێنمونی کەس نەکا کەس علاقەی نییە پێغەمبەری ئێمە دیقەتی دەنێت تەمەەن 40 ساڵ لەناو بتپەرستەکانی مەکەدا خۆخواپەرستیشی دەکرد دینداریشی دەکرد کەسێکی بە ئەخلاق و چاکەکاریش بوو بەڵام لەبەرەوەی پێغەمبەر نەبوو پێشەنگ نەبوو کەس علاقەی هەبوو هەتا قیامەتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر بەس دینەکەی بۆ خۆی بایە خەڵکی بانگ نەکرد بایە خەڵکی داوە نەکرد بایە نەبوو بایە ئیمام و قودوە کەس دوژمنایەتی نەدەکرد بەڵام کە بووی بە ئیمام و بووی بە پێشەنگ حتمەن تووشی ناڕەحەتی و ناخۆشی دەبی بەڵام خوا دەفەرمێت وجعلنا منهم جێرامانن یعنی کردمانن بەشێک لە بەنو ئیسرائیلەکان من لە زمانی عەرەبیدا ئەداتی تەبعیضە یعنی هەموو کەس بە کەڵکی ئیمامەتی نایە لە سوورەتی بەقەرەدا إبراهيم پیغمبر وإذ ابتلى إبراهيم ربه بكلمات فأتمهن قال إني جاعلك للناس إماما هذا فرمان بير بكنا وكاتك إبراهيم من بكوملك فرمان تاقي كردوا كاتك همو فرمان كان إخوائي زيبا كردن أو جار بيمان قلت أي إبراهيم أتو بوي بإمام بيشواب خلقي حتى لإمتحان تاقي كردنا ودرنزي بكلقي بيشنغاتي وبيشواتي ناي كبيشواتي أرككي قرصة بێگومان تەمان پاداشتەکەشی لە قیامەتێ زۆر زیاترە لە کەسی دیکەی ئاسایی وجعلنا منهم جێڕاومانە لەناو بەنو ئیسرائیلیەکاندا کەسانێک بە ئەئیمە یعنی بە پێشەوا بە پێشەنگ ئەو پێشەنگانە ئیشیان چییە یەهدوونە ڕێنمونی خەڵکی دەکەن بئەمرینا بە فەرمانەکانی ئێمە یعنی بۆ خۆیان فەرمانەکانی ئێمە جێبەجێ دەکەن و خەڵکیش بانگ دەکەن بۆ لای فەرمانەکانی ئێمە بەڵام کەی کردمانن بە پێشەنگ لەمما سەبەر و کاتێک کە ئارامیان کرد لەسەر ناخۆشی و ناڕەحەتیەکان ئەوە یەک وەکان و بئایاتینە ئەوان لە بەرامبەر بەڵگە و نیشانەکانی ئێمەدا یوقینون لە ئەو پەڕی دڵنیاییدا بوون هیچ گومانێکیان لە بەڵگە و نیشانەکانی ئێمە نەبوو ئاەتی دواتر دەفەرمێ ئین ڕەبەک بێگومان پەروەردیگاری تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم هو بەتەنها يفصل بينهم يفصل يعني ليش كان زيادة كاتوا نيوانيان لروجي دوايدا فيما كانوا فيه يختلفون لوجتي كأوان تيدا ناكوك بون إن ربك بيقمان پروردگاري هو بتنها أو كسيك يفصل بينهم يوم القيامة ليكتري جيان دكاتوا إيمان دارو كافران چاككارو خرابكاركان لروجي دوايدا لسيدا بۆچی لەکیان زیاد دەکاتەوە فيما كانوا فيه يختلفون لەو شتەی کە ئەوان تێیدا ناکۆک بوون ئیماندار بە هەموو قەناعەتێکی دەڵێ قیامەت هەیە و بەهەشت هەیە و هەوڵم بۆ بەهەشت و بۆ قیامەتە وایە کەسی کافریش بە هەموو قەناعەتێکی وەک دەڵێ ئیمانی بە قیامەت نییە و ئیش بۆ دنیای دەکا لە دنیاشدا لەوانەیە قەناعەت نەکا وایە لەوانەیە وەک دەڵێ لە بەرامبەر بەڵگەکانی تۆدا هەر قسەی هەبن و هەر عینادی بکە بەڵام کە گەیشتە قیامەتێ خوای گەورە حکمەکەی دەکات و ئەوان بۆ بەهەشتێک بەڕێ دەکرێن کە قەناعەتیان پێیان بووە کافرەکانیش بۆ ئاگرێک بەڕێ دەکرێن کە ئیمانیان پێی نەبووە
إن ربك بيقمان پروردگاری هو يفصل بينهم يوم القيامة أو كسيا كاليكتريان زيادة كاتوا أوان لروجي دوايدا فيما كانوا فيه يختلفون لو اشتيك أوان تيدا ناكوك بون أو جار خواد فرمي أولم يهدي لهم كم أهلكنا قبلهم من القرون أولم يهدي لهم إما رون ما نكر بويو بوبت فرستكاني مكة أولم يهدي لهم إما بيمان رانا قياندن رون ما نكر دوا لهم بوبت فرستكاني مكة ككم أهلكنا قبلهم كزور من لنا وبردن لبيش أوان دا من القرون لقلان قرون بوخوي جمعي قرن يوايا قرن يعني سي يعني صدى بوخوي صدى إيصال بسط صالي قرنك بلام ليرة ما بس يعني زمانة بنو من نوح پیغمبر سلام خواه لسر بيتسن قرن جياوه 900 سال يعني نو قرن جياوه بلام همي بيك حسابتون همي يك زمنه يك دينيان بو هاتوا وهمو لقل بوي مثلا پیغمبري واش بوت 50 سالي پیغمبراتي كردو جياوه هر بقرن حسابه بوي قرن يعني قل نك خدي الصدقه وصالك أولم يهدي لهم بومان رمان نكرد وبو برسكان مكة بو قومكيتو كم أهلكنا قبلهم من القرون كم جال زمان عربي دا بو برسياريش بكار دي لجمارة بلام ليرة بمعنى كمي خبر يعني زور من لناو بردن لبيش بتفرستكان مكة دا من القرون لقلاني بيشو كيمشون بتفرستكان مكة درون في مساكنهم بجيغاي حوانوو إسراحتي أوان دا شوينواري أوان دا بينن إن في ذلك لآيات بيقمان للناو بردني قومكاني بيشو قلكاني بيشو دا تندان بلغو نشانهن خواده فرمي أفلا يسمعون إيري بو جويناغرن لبيغمبركتان بو جويناغرن لآياتكان خوا خو أجر إيوش بقصي بيغمبركتان نكنو قصة يعني جويل خواناغرنو إيمان بقصكاني خوانهنن خواهي قورو چون قومكاني بيشوي لناو برد كأيوة جيغاكانيان دبينن خواهي قوري ايوش لناو دبا أولم يهدي لهم رون ما نكر دوا بو بتپرستكاني مكة أولم يهدي يعني رون ما نكر دو توا لهم بو قومكيتو بو قريشيكان بو شوين كوتوانيتو كم أهلكنا قبلهم من القرون كزور من لناو بردون لفيش أوانيش دا لقلان أو جار أوانين هر بخبريش يمشون في مساكن أوان درون بجي أوان دا بجي بوش وني كتيدا لناو براون إن في ذلك لآيات بيقمان لودا تندان بلغو نشانهن أفلا يسمعون أي بو جويناغرن وقيرنا كنوا لو آياتو فرمداني كبيغمبر صلى الله عليه وسلم بوتان دخوينتوا أو جار خواد فرمت أولم يروا أننا نسوق الماء أولم يروا نابن تماشاناكا أننا نسوق الماء بيقمان إيما نسوق يعني دنيرين روانا دكين الماء أو ما بستي بارانا إلى الأرض الجروزي بون سر زويكي جروزي يعني وشكي بيك جوجيا و إيما أوي سالاني بيشو أو بياباناني بيني بن أوي طبعا زوي مكة ومدينة أو شوينانا كباراني لينا باريوة و وش يعني الزاوية كان بنوع وشك بون أجر تماشات كربا قناعات دوابك أو شوينا نقد طبعا هيتي لي رواوة نهيتي شي لي دروي وايا بلام أو صال بنمون أخواي قورا باراني بسر دا باران دوا لو الزاوية وشكا شي هاتو تدري جا أو يعني أو بخوي قورترين بلغي لسر زيندو بونوي صدان صالة أو أجر بيشتري شابو بي صدان صالة ببي حديثكي پیغمبر بي صلى الله عليه وسلم لبيش پیغمبري شو چون كده فرمد لدى هاتو دا يك العلامة كان قيامت او يك او بيابانانا صوزو وقدلي دبنا باخو باخات يعني دبيت بيش او كاتش طبعا جوجياي لي نبو بتو كي وران دبي اگر توي هر لي بلام چون لقل بوتو بقل خواي قورا لو قل جاري چي ديكا زندوي كردو اي انسان كتسندان صالة لناو زويدات هيك هلبوخ آسانة طبعا يك شوانا جا ليرة تشبيه رك زاوية كيدا كاب إنسان أولم يروا آنابنا تماشاناكا ورنابنوا أننا نسوق الماء بيقمان إيما دنيرين أو إلى الأرض الجرز بوناو زاويكي وشكي بيق جوجيا
فنخرج به دێنی نەدەرێ بەو ئاوە چی زەرعن کشت و کاڵ و سەوزایی ئەو جار تەئکول منه ئەنعامهم دەخۆن لەو گژوگیایە ئاژەڵەکانتان و ئەنفوسهم بۆ خۆشتان وایە ئەفەلا یوبصیرون ئەی بۆ ورد نابنەوە بۆ سەرنج نادەن بۆ تێ نافکرن یعنی سەیرە ئیمانت بەوە هەبێ کە وایە خوا لەو گڵەتوانیویەتی ئەو دار و درخت و سەوزایی و میوە و میوەجاتە دروستکە بەڵام تۆ کە بوویەوە بە گڵ و لەگەڵ گڵ تێکەڵ بوویەوە پێت وا بێخوا نەعوذ بالله جارێکی دیکە ناتوانێت زیندوت کاتەوە جا علەما تەشبیهێکی زۆر جوانیان کرد نەکە علەما ببورن حەدیثی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم ها بۆچی خوای گەورە باسی ئەوەی دەکا لێرەدا ها دەفەرمێت ها حەدیثێکی پێغەمبەر هەیە دەفەرمێت نمونەی ئومەتی من وەکو نمونەی باران و زەوی وایە باران زەوی دەفەرمێت زەوی سێ جۆر زەویمان هەیە دیقەتی دێنێ زەویەک هەیە کە بارانی پێ دەکەوێت ڕێک بارانەکەی هەڵدەمژێت و ڕێک خێراش گژوگیاکەی دەداتەوە وایە ئەوە نمونەی چێیە نمونەی کەسێکی ئیماندارە کە ئاەتی بەسەردا خوێندرایەوە ڕێک لە دڵی خۆیدا دەیچەسپێنێ لە کار و کردەوەکانیشی دیارە شوێنەواری کردەوەکانیشی دیارە ئەوەی هەڵی گرتووە ئەوەی وەری گرتووە دەیداتەوە دەفەرمێ ئەوە ئیماندارێکە کە عالمە ئیماندارێکە ئیمانیشی هەیە کاریش بەو عیلمەی دەکات کە پێیەتی دەیگێنێ دەفەرمێ زەویەکی دیکە هەیە بارانی هەڵدەمژێ بارانەکەی وەردەگرێت بەڵام یعنی هیچی لێ سەوز نابێ ئەوەش نمونەی کەسێکە کە بۆ خۆی ئیماندارێکی مولتەزیمە بەڵام زۆر کەڵکی دەوروبەری نییە بۆ خۆی باشە بۆ خۆی چاکە ئیمانی هەیە عیلمی هەیە زانستی هەیە بەڵام نایداتەوە ئەوەش هەر باشە نمونەیەکی دیکە دەفەرمێت زەویەکیش هەیە هەر ئاوی بەسەردا دەبارێت و ڕێک بەس بەسەرەکەیدا دەڕوە هیچی هەڵنامژێ ئەو زەویەیە کە هەنە هیچ وەردەگرێ و نەهیچی لێشین دەبێت ئەوە کەسە کافرەکان و دووڕ و منافقەکانن چەندی ئاەتیان بەسەردا بخوێندرێتەوە و حەدیثیان بەسەردا بخوێندرێتەوە نەمێشکیان وەری دەگرێت نە دڵیان وەری دەگرێت نە کاریشی پێ دەکەن ئەوە وەکو زەویە بێکەڵک و بێخێرەکەی وانەکە ئینشاءڵڵا ئینسان لەوەکانی کە بێت تەمان ئەگەر نمونەی یەکەم بێ باشە ڕێک نمونەی بارانەکەی هیدایەتە کەسەکانیش ڕێک وەکو زەویەکەی وانە بۆیش خوای گەورە لێرە ئەو نمونەی دێنێتەوە ئەوە لەم یەڕەو ئەننا نەسوق الماء ئاست نابینن تەماشا ناکەن کە ئێمە دەینێرین ئاو إلى الأرض الجرز بۆ سەر زەویەکی وشکی بێگیا فنخرج به دێنی نەدەرێ بەو ئاوە زەرعن کشت و کاڵ تأكل منه دەخۆن لێ ئەنعامهم ئاژەڵەکانیان وأنفسهم بۆ خۆشیان ئەفەلا یوبصیرون بۆچی تەماشا ناکەن بەڵام تەماشاکردنێک کە ورد بوونەوەی تێدا بێت و بیرکردنەوەی لەگەڵ بێت ئەو جار خوا دەفەرمی وەیەقولونە دەڵێن کوێ دەڵێ بتپەرستەکان کافرەکان مەتا هذا الفتح بەگاڵتەوە کەی ئەو فتح و سەرکەوتن و ڕزگاریە دێ ئین کنتم صادقین ئەگەر ڕاز دەکەن قیامەت هەیە و دوا ڕۆژ هەیە جا وشەی فتح لە زمانی عەرەبیدا و لە قورئانیشدا کۆمەڵێک معنای هەیە هەندێک جار کە دەڵێ فتح یعنی کرانەوەی ئاسایی مادی دەڵێ فتحت الباب بنمونە ولما فتحوا متاعهما لسورة أودا كباسي براكاني يوسف دكا لفرمت كاتك باركان كردوا هر براسي كرديان أو كرانويكا كرانوي معنويش مان هيك هندك دفرمون فتحي خواي يعني بخششي خواي هندك دفرمون كباسي فتح دكا لقرآن دا يعني سركوتني حق فوصلبونوي باطل هندك جار هربو شي فتح يعني سركوتن ورزقار بون وهندك جاريش كلير ما بس الروج قيامتها کە ڕۆژێکە مسلمانان تێیدا سەر دەکەون و مسلمانان تێیدا بەیەکجاری تەمان لە دنیادا مسلمان سەرکەوتون فەتحی مەکەی بە نسیب پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم بەس فەتحی دنیایە هەر چێک بێ کاتیە خۆ تو ئێستا بتکەنە مەلیکی هەموو دنیاش پادشای هەموو دنیاش خاوەنداریەتی هەموو دنیاش لە بەردەستی مسلماناندا بێ هەم لە دنیادا کاتیە وەختێک هەر لێت دەستێنرێتەوە هەمیش دنیا بەجێ دێڵێ فەتحی ڕاستەقینە و سەرکەوتنی ڕاستەقینە قیامەتە بەس بتپەرستەکانی مەککە لەبەرەوەی مسلمانان زۆر باسی قیامەتیان دەکرد بەگاڵتەوە باس دەیانگوت فتح نەک لە حەقیقەتدا وەیەقولونە بتپەرستەکان دەڵێن مەتا هذا الفتح کەی ئەو سەرکەوتن و قیامەت و دواڕۆژی ئێوە دێ ئین کنتم صادقین ئەگەر ڕاست دەکەن قیامەت هەیە و سەرکەوتن هەیە و ڕزگاربوون هەیە بەڵام خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ قل پێیان بڵێ یەومە الفتحی ڕۆژی دوایی
ڕۆژی قیامەت لا ينفع الذين كفروا إيمانهم لا ينفع سود ناگەێنێ الذين كفروا بەوانەی کە بێ باوڕن ئیمانهم ئیمان هێنانەکەیان وایە هەرچی کافر هەیە لە ڕۆژی قیامەتێدا ئیمان دێنێ بەڵام ئیمان هێنانەکەیان هیچ قازانجێکیان پێ ناگەێنێ ئەوە یەک ولا هم ينظرون و هیچ مۆڵەتێکیشیان پێ نادرێت جارێکی دیکە بێنەوە دنیا و لە دنیادا تەوبە بکەن و پەشیمان ببنەوە وازحانە قل يوم الفتح پێیان بڵێ ڕۆژی قیامەت ڕۆژی دوایی لا ينفع الذين كفروا إيمانهم سود ناگەێنێ بەوانەی کە بێ باوەڕن ئیمانەکەیان ولا هم ينظرون و ئەوان هیچ مۆڵەت و مەجالێکیشیان پێ نادرێ بێنەوە دنیا بۆچی بۆ تەوبەکردن و پەشیمان بوونەوە لە پێشووتردا باسمان کرد کە قیامەتیان چاو پێکەوت ربنا أبصرنا وسمعنا فارجعنا نعمل صالحا وایە بەڵام هیچ ئەو مۆڵەتەیان پێ نادرێ بۆیە خوا دەفەرمێتی فأعرض عنهم پشتیان تێکە وازیان لێبێنە کە دەزانی هەر بە قسەت ناکەن و گوێت لێ ناگرن وانتظر چاوەڕێی قیامەتکە ئەدی ئەوان ئینەهم ئەوانش منتظرون چاوەڕێی ئەوەی دەکەن ڕۆژێک ئەتۆ لە ناو بچی و ئەتۆ نەمێنی حاڵین ئیماندار چاوەڕێی قیامەت دەکا فأعرض عنهم پشتیان تێکە وازیان لێبێنە وانتظر چاوەڕێی قیامەتیشکە و قیامەتەی کە ئەوان ئیمانیان پێینی ئەتۆ چاوەڕێی کە هەردێ ئینەهم بێگومان ئەوانش چاوەڕێن بەڵام ئەوان چاوەڕێی چین ئەوان چاوەڕێی قیامەت نین ئەوان ئیمانیان بە قیامەت نییە چاوەڕێی ئەوەی دەکەن محەممەد صلى الله عليه وسلم بمرێ لە ناو بچێ و دینەکەی نەمێنێ دەنا ئیماندار چاوەڕێی قیامەت دەکا وە کەسی بێ باوەڕش چاوەڕێی ئەوەی دەکا مسلمانان تووشی لە ناوچوون و ناڕەحاتی ببن صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه